مال دهوکێ بۆ ئەم بەرەخوا بدن هەڵەبجە ژوەر ڕێزدار ستار مەحموود کۆ بڕێڤەبەرێ گشتیە کوشت و کاڵا وێ پارێزگەهەیە لەگەلمەیە دەم باشکاک ستار سپاس بۆ ئامادەبوونتان شووتی پێنجوێن سنووری ئێوە گەیشتوتە دهۆکیش وەکو هاوکارمان ماهەر باسی کرد لەم کاتەدا شووتی پاییزە تا چەند لە پێویستی ناوخۆ بۆ ئەم وەرزە پڕ دەکاتەوە تاوەکو دیسان دوای هەفتەیەک لە دەرچوونی بڕیارێکی هەڵگرتنی باش بخرێتەوە سەر شووتی هاوردەکراو. سەرەتا سڵاو لێ و سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی کەناڵ 24 بێگومان لە سنووری پارێزگای هەڵەبجە و دەشتی شارەزور زیاتر لە 5,000 دۆنم زەوی داچنراوە بە بەرهەمی شووتی پاییزە و بەپێی تەخمینی ئێمە بۆ خەمڵاندنی ئێمە بۆ بەرهەمی شووتی نزیکەی 75 بۆ 80,000 تەن شووتی ئەبێت لە وەرزی پاییزە کە ئەمەش بڕێکی ئێجگار زۆرە و بەشی پێداویستەکانی بازاڕی هەرێمی کوردستان و تەنانەت دەتوانرێ بەشێکیشی لێ هەناردە بکرێت بۆ بازاڕەکانی ناوەڕاست و خواری عێراق. کەواتە ئەگەر دەکرێت هەناردە بکرێت ئێستا بوو کوێ دەڕوا ڕێگا لە پێشی شووتی و بەرهەمەکانی دیکەی کشت و کاڵی بۆ سنووری ئێوە بۆ پارێزگەکانی دیکەی عێراق هەیە؟ خۆی لە ڕاستیە ئێستا ئەم شووتی پاییزە ئێستا سەرەتای پێگەشتێتی وردە وردە ڕۆژ لە دوای ڕۆژ بڕەکەی زیاتر ئەبێ ڕەنگە سەرەتا تەنها پێداویستەکانی بازاڕی ناوخۆ پڕکاتەوە و دوای ئەوەش بەشێک لەو بەرهەمەی کە لە پێداویستەکانی ناوخۆ زیاترە هەناردەی ناوەڕاست و خواروی عێراق ئەکرێت. ساڵانەش جوتیاری ئێمە ینی ئەوانەی کە شووتی ئەچێنن یا تەماتە بەشێکی زۆر لە بەرهەمەکانیان ئەبەنە بازارەکانی خوار و ناوەڕاستی عێراق. باشەکەواتە تاکەی وەرزی پێگەیشتن ئەگەر ئێستا سەرەتا بێت تاکەی شووتی شارە زوورمان دەبێ. طبعاً شووتی پاییزە ئێستای تر کاتی پێگەشتنێتی لەگەڵ ینی چوونە پێشەوە بۆ ئێستا کاتی پێگەشتێتی تەوان لەگەڵ ینی چەند ڕۆژی داهاتوو وردە وردە بڕەکەی زیادە بێ و وەکو ئاماژەم پێدا 5,000 دۆنم چێنراوە ئەم 5,000 دۆنمە هەمووی لە یەک فتری زەمەنی نەچێنراوە پێگەشتنیشان بە یەک کات نییە. ئێمە لەگەڵ جوتیارانی خاوەن بەرهەمی شووتی لە هەفتەی پێشوو کۆبووینەوە و ئەوان دڵنیایان بە ئێمەدا کە تا ناوەڕاستی مانگیدا ئەتوانن پێداویستەکانی شووتی لە هەرێمی کوردستان پڕ بکەنەوە. باشە ئێستا ئەوە دوای ئەوە هات بڕیارە نوێیەکەی وەزارەتی کوشت و کاڵی ئەنجامی کوبوونەوەکەتان لەگەڵ جوتیاران پێشتر ئەوە دیراسە نەکرا بوو کە بەرهەمی پاییزەوە پێ دەکا بەلکی پێویستی ناوخۆ پڕ بکاتن. طبعاً پێشتر کە بڕیارەکە درا دوای ئەوەی کە جوتیاران بڵێن گازندەیان کرد و دوای ئەوەی طبعاً پێش گازندەی جوتیارەکانیش ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشتکواڵی هەڵەبجە ڕامان گەیاندبوو کە لەگەڵ هەڵگرتنی باج نین بەڵام لە وەزارەت ینی تەسەور نەئەکرا کە ئەو بڕە زۆرە لە سنووری پارێزگای هەڵەبجە شێنرا بێ و بتوانێت پێداویستەکانی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە. بەڵام دوای ئەوەی کە بە دیکۆمنت و بەڵگە وەزارەتمان ئاگادار کردەوە خۆشبەختانە جەنابی وەزیر بڕیارەکەی هەڵۆشاندەوە بۆ پشتگیری جوتیارانی هەرێمی کوردستان و بۆ باسی زۆری بڕاکەیت کرد کاکستار کەواتە بەراورد لەگەڵ وەرزی ڕابردووی پێگەیشتنی شووتی پاییزە زیاتریش بووە؟ نەخێر خۆی شووتی پاییزە ینی ڕوبەرەکەی کەمترە لەوەی کە لە وەرزی بەهار ئەکرێ بەڵام لەبەرەوەی کە بڵێن جوتیاران لە وەرزی بڵێن هاوین و بەهار زیانێکی زۆر گەوریان کرد بەهۆی نەخۆشیێکی زۆر کە لە ناو کێڵگەکانیان بڵاو بوویەوە ئەمساڵ بڵێن زیانێکی زۆر گەورە بەرهەمی شووتی کە بەتایبەت لە منطقەی ئێمە هەوڵیاندا لە وەرزی پاییزە تەعویزی ئەو زیانە بکەنەوە بۆیە ڕوبەرێکی باشیان چاندووە کە خۆشبەختانە ینی لە ڕووی بڵێن نەخۆشیشەوە و لە ڕووی ئافاتەوە تا ئێستا ینی باشە و بەرهەمێکی ناوازە و جوانە ئینشاءڵڵا
جوتیاران ئەتوانن لەم وەرزی پاییزە تەعویزی ئەو زیانە گەورە بکەنەوە کە لە وەرزی بەهار لیان کەوت. کەواتە لەم گوڕانکاریانەدا لەگەڵ هەوڵی قەرەبووکردنەوەی زیانەکانی ڕابرد و نرخەکان ئێستا لە چه ئاستەکدان کاکستار بۆ شووتی دەپرسیم؟ خۆ لە ڕاستیدا لە منطقەی ئەمە تا ئێستا شووتی ینی گران نەبووە، هەر لە نرخەکانی خۆی ماوەتەوە، بەڵێن لە هەندێک شوێن گازندەیەکرا کە گوایە بەرهەمی شووتی لە بازاڕەکان کەم بووەتەوە، بەڵام لە منطقەی ئێمە خۆشببختانە ینی تا ئێستا بڵێن لە ئاسێکی باشایە و ڕۆژ لە دوای ڕۆژیش تەمان ئەم نرخانە ینی سابت نییە، ئەگۆڕێ جاری وایە لە 500 دینارەوە دوایی زیاد دەبێ، ینی بەپێی عەرز و تەڵەبی بازاڕش نرخەکان گۆڕانکاری بەسەرایەت، نرخێکی سابت نییە بەڕاستی. کاکستار لەگەڵ ئەم باسە کاتی پێگەیشتنی هەناریشە، هەناری هەڵەبجە واتە تام و ڕنگ و شێوای تایبەتی خۆی، ئەو لە چ دۆخێکدا لەگەڵ ئەم گوڕانکاریانەدا بە تایبەت گوڕانکاریەکانی کەشوهەوە کە ئەمساڵ بینیمان کاریگەری نێرینی لەسەر چەند بەرهەمەک دروستکرد بوو لە کوردستان. خۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین، هەروەها کاریگەری لەسەر کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکانیش جێهێشتووە، بەڵام خۆشببختانە سنووری پارێزگای هەڵەبجە ئەتوانم بڵێم کەمتر لەو زیانانەی بەرکەوتووە و خۆشببختانە ئەمساڵ بەرەمی هەنار ینی بەپێی ئەو بە دوواداچوونانی ئێمە کردومانە تا ئەندازەیەک لە ئاسێکی باشایە و ئومێد دەکەین کە ئەمساڵ ساڵێکی پڕ داهات و پڕ بەرهەمی ناوازە و جوان بێت بۆ ئەوەی بخرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە و جوتیارانشمان سوودمەند بن. بەرهەمی پار چەند بوو ئەم ساڵ پێشبینی چەند دەکەن بۆ هەنار؟ وە لە ڕاستیە ئێمە تقریبان لەو ساڵی کە بەفرێکی زۆر باری لە سنووری پارێزگای هەڵەبجە و دەرەجەی پلەکانی گەرما زۆر دابەزی، زیانێکی زۆر لە باخە هەنارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کەوت. تقریبان ئەتوانم بڵێم ساڵ لە دوای ساڵ دۆخەکە بەرەو باشی و بەرەو ئاسایی چوەتەوە و ساڵی پاریش تەنانەت نەگەشتینەوە ئەو ئاستەی کە پێویستە بڵێن لە بەرهەم هەمان بێت. ئێمە لە دوای بڵێن قەیرانی ئەو سەرمازۆرە و ئەو شەپۆ لە سەرمای و بەفرەی کە ڕووی لە پارێزگای هەڵەبجە کرد، ئاستی ئینتاژ لە 30 بۆ 35,000 تەن دابەزی بۆ نزیکەی 10,000 تەن و ساڵێک دوای ئەوە بودەوە دەبەرەوە 15,000 و تا 20,000 و ئومێ دەکەین کە ئەمساڵ بووبێتەوە بە ساڵێکی ئاسایی و بگەینەوە ئاستی ئینتاژی ئاسایی. فێستیڤالەکە کەی دەبێت کاکستار فێستیڤاڵی هەنار بە پێی پلانی ئەم ساڵتان؟ تەمان هەموو ساڵێک فستیڤاڵی هەنار لە سەرەتای مانگی 11 ئەبێ، ئەلبەتە بە لە بەرچاوگرتنی وەزعی کەشوهەوا چکە ئەکەوینە کاتێکەوە کە ئیتر وەختی بارانبارینە، لەبەرەوە ناتوانین ڕۆژێکی دیاریکرا و بڵێن ئەو ڕۆژە بێ، بەڵام عادەتەن ئەکەوێتە سەرەتای مانگی 11 ئیتر لە یەکی 11ەوە تا 2 و 4 بەپێی گونجان لەگەڵ زروفی کەشوهەوا فستیڤاڵەکە ئەنجام بدرێت. پار بارانەکان تەئسیری لێ کرد، لەوێ بووین بە ئاو وای کرد کە خەڵکێکی کەمتر لە کاتێکدا بێتن کە سەیری کەشوهەوایان دەکرد. بە هیوای ئەوەی پێشوەختە بۆ ئەم ساڵیش چاودێری گوڕانکاریەکانی کەشوهەوا و بارانبارین بکرێت. کاک ستار ئێمە سپاست دەکەین، سپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمەتاندا ڕێزدار ستار مەحموود بەڕێوبەری گشتی کشت و کاڵی هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوون. ماندوو نەبن.